ئیمام ئەبوولحەسەن عەلی بن بابەوەی ئەفەرمێ خوددا دڕۆی لا پەسەندە لە چاکەکردن و ڕاستگۆیی لا ناپەسەندە لە تێکدان. کەواتە درۆکردن تەنها لە یەک حاڵەت حەڵاڵە، ئەویش باشکردنی نێوان خەڵک. منیش هەر ئەوەکەم هەندێک جار درۆ لەگەڵ هەردوو لایەنەکەم. هەروەها فەرمودەیەکی پیرۆزیش هەیە لە کەتیایدا پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دەفەرموێ درۆزن ئەو کەسە نییە کە نێوان خەڵکی باشەکات، ئەو کەسەش بە درۆزندا نانرێت. ئەم چیرۆکەی ئێستا بۆتان باسەکەین چیرۆکێکە لە سووریا لە نێوان پورێک و خوشکە زاکەی. ئێستا پێی ئاشنا بین و هەوڵە دەین چارەسەری بکەین. سەرەتا پێشوازیەکەی لە نەسیبە ئاغا. فەرموو چۆنی حاجی؟ فەرموو لێرە دانیشە. بەخێر بی نەسیبە خان، دڵنیام بکەرەوە کاروبارت چۆنە، گوزەرانتان چۆنە. سپاس دەکەم بتمانە و پێکردین و هاتی بۆ ئەم بەرنامەیە. بەخۆشترین دەرفەتێک هاتم بۆ ئەم بەرنامەیە. تەمەند درێژ بیت. ئیشەڵا دەرفەتەکە چاکریشە بێ کە کێشەکە چارەسەر بکرێت. ئەوەی تۆ لە پێناوی هاتووی، چونکە خات و نەسیبە کێشەیەکی هەیە لەگەڵ کوڕە خوشکەکەی عەلی ئەلئەسەدی. کێشەکە لەو کاتەوە دەسی پێکرد کە گەیشتنە میسر، چونکە ئەوان لە سووریاوە هاتن. دوای ئەوەی ڕووداوە شومەکانی سووریا سەری هەڵا بەرەو میسر هاتن. پێکەوە هاتن کە لە سووریا بوون، پەیوەندی نێوانیان زۆر باش بوو، زۆر لە یەکترەوە نزیک بوون. ئەمە پوریەتی و ئەویش کوڕی خوشکەکەیەتی. ئیدی کە گەیشتنە میسر لە هەمان شوقەدا نیشتە جێبوون. نەسیبە قستی مانگانی شوقەکەی دەدا، بەڵام ڕەنگە پیاوەکە کاری دەست نەکەوت بێ، ڕەنگە پاری پێ نەبوو بێ. بەڵام دوو مناڵی هەیە، دوو کوڕ. پاری نەدا، ئیتر قیستەکانی شوقەکەی نەیە. نەسیبە تووڕە بوو، دەمەقاڵەیەک لە نێوانی هەردووکیان پێیا بوو. پوری پێوت فەرموو لە شوقەکە بڕۆ دەرەوە. توانم بڵێم دەری کرد لە شوقەکە، دەری کرد. ئەویش ڕۆی. ئەوە زیاتر لە 2 ساڵ و نیوە هەواڵی خوشکە زاکەی نازانێ عەلی و مناڵەکانی کەوتونەتە کوێ. بەڵام ئەمە پورێتی و خوشکی دایکێتی بیرێکات هاتووە ئەوێ ئاشتی بکاتەوە و پێی بڵێ بگەڕێرەوە شوقەکە کوڕم وەرە لەگەڵ من دانیشەوە نیە؟ بەڵێ بێگومان. بەڵێ. باشە چۆن بە دوو مناڵەوە دەریەکەیت؟ ئاخر بارودۆخی منیش سەختەوە، گوزەرانم باش نییە و هیچ کەسێکیش باشە ئەگەر ئەو دەرچوویانی چی؟ خەرجیەکان لەسەر دەکەمە بنەوە؟ نەخێر، ئەو بەدوای ئیشێکە ئەگەڕا. ئەو ما بۆ چاڕێی شێکێ کرد، بۆیە دەرەچوو بۆی خۆ بارودۆخەکە زانی بەس زمانە لە سووریاوە هاتووە و لە میسر گیرساوەتەوە. ئاخر لە میسر چی ئیشێ بکات؟ ئەوە تا خەڵکی میسر خۆیانیشیان دەست ناکەوێ. هەڵەیە بوویتر ڕوویا بۆم باسکە. هیچ سۆراخێکی ئەو نازانی؟ هەوڵدا پەیوەندی پێوە بکەیت؟ هەوڵم نەیەوە هەرگیز؟ نانە. پرسیاری ئەوە نەکرد نەوزانی چیری هاتووە کەوتۆتە کوێ؟ نەخێر هەوڵم نەیەوە. ئەویش هەوڵی نەیە پەیوەندی پێوە بکات؟ دەشێت جاری مۆبایلەکەی دزرابێ و جاری مۆبایلەکەی من دزرابێ، ئەشێ هەوڵیابێ، ئەشێ نابۆی ستەمی لێرەکەم. ئەویش هەوڵی نەدا پەیوەندی و پێوە بکات. چی پێ بڵێم خوشکم؟ بەخێر بێت من هاوسۆزم لەگەڵ هەمووتان، بە تایبەتیش لەگەڵ ئەم چیرۆکە. ئەمانەوە بزانین ئێستا هەڵوێستی عەلی چییە بێت، لەوانەیە زۆر لە تۆ تووڕە بێت. ئیدی من هەوڵی خۆمەدەم تۆ تەوێت چی باڵێ لێم خۆش بێ و دووبارە لەگەڵ تا بژی؟ ئێستا تۆ بە تەنیا دەژیت؟ تەنها کوڕەکەم لەگەڵ. تۆ تەنها کوڕێکە هەیە خالید؟ تەمەنی چەنە؟ 14 ساڵە. ئەچێتە قوتابخانە؟ گوزەرانی خۆ پێدابی نەکرێت؟ هیچ ئیشێکەکەی یان چۆن؟ لەخوا بەزاد بێ، کارەکانی خۆمان بڕێوە خۆتە پێ بڕێوە چێت. باشە خاتون، من بە ئەرکی خۆم هەستام داواکەی تۆم گواستەوە بۆ کاکالی بە پۆستە ناردمان. جا بابزانی چۆن وەریگرت و کاردانەوەی چۆن بوو، ئەگەر ڕازی بوو بێت لە ستۆدیۆ ئامادە بێت. فەرموو با پێکۆ سیرکەین. سڵاو بەڕێز جۆرج، گەشتەکەی ئەمڕۆمان بۆ لای کاک عەلی ئەسەدیە بۆ ئەوەی داوەتنامەی ئامادەبوونی پێ. بەیانی باش؟ بەیانی باش. کاک عەلیت؟ بەڵێ. بەڕێزت خێزانداریت وایە؟ خێزاندارم. دوو مناڵت هەیە؟ بەڵێ ئەحمەد و محەممەد. خوا بۆتیان بێڵێم. سواس دەکەم. بەڕێزت تەمەن 38 ساڵە؟ بەڵێ وایە. باشە ئەوە داوەتنامەی ئامادەبوونە بۆ بەرنامەکەی جۆش خەرداحی، هیوادارین بەڕێز ئامادەیت. داوەتنامەکەت قبوڵ کرد؟ قبوڵم کرد بەڵێ. کاک جۆرج، کاک عەلی داوەتنامەکەی قبوڵ کرد و ئینشاڵڵا ئامادە ئەبێت.
علی گەیشتە لامان ئێستا لە دەرەوە چاوەڕێەکە چیرۆکەکەی لەگەڵ پوریەتی خۆی و نەسیبەی پوری پێکەوە لە سووریا هاتن و لە شوقەیەک نیشتە جێبوون ناکۆچی کەوتە نێوانیان هەرکە علی ئیتر پارەی کرێ و پارەی خەرجینەیە بە هاوەشی پوری داوای لێکردی لە شوقەکە دەرچێ ئەویش خۆی و ژنی و دوو مناڵی شوقەکەی جێهێشت ئەوە بۆ زیاتر لە 2 ساڵەچێ پەیوەندی لەگەڵ پوری بچراوە و هیچ سۆراخێکی یەکتر نازارن ئێستا نەسیبە هاتووە بۆ ئەوەی داوای لێبوردن لە علی بکات و داوای لێ بکات لی خۆش بێت و پێی بڵێت خۆت و ماڵ و مناڵەکە و بگەڕێنەوە بۆ شوقەکە و منیش پورتم وەکو دایکەوام و ئیدی لە قسانە جا ئێستا دەمانەوێت بزانین ئەڵوێسی علی چییە بانگی علیەکەین فەرموو علی چۆنی بەڕێ فەرموو ئازیزم چۆنی علی خوا سەلامەتێکە دروستی و چۆنە فەرموو یاخوا بەخێر خوا سەلامەتێکە ئیش و کارە چۆنە گوزارانە چۆنە سپاس بخوا باشە کەش و هەوای میسر چۆنە کەش و هەواکە و پێخۆشە ئەڕوا دەڕێوە سپاس بخوا ڕۆژانە بەچیوە سەرقاڵی بەخوا لە کافتریا شاگردم لە کافتریای شەکی بەڵێ. لەکوێ لە قاهرە لە قاهرە لە کام شەقام لە کام گەڕک لە دوقی لە دوقی بەڵێ. بڵێ بەخێر بێ سەرچاوان ئیشە باشە سپاس بۆ دوو مناڵە هەیە ئەحمەد و محەممەد بەڵێ ئەحمەد و تەمەنیان محەممەد چەنە بێ 2 ساڵ و 10 ساڵ ئەحمەد 10 ساڵانە نەخێر محەممەد محەممەد 10 ساڵان محەممەد نۆبەرەکەیە محەممەد نۆبەرەکەیە چووکەکە 2 ساڵە ژنەکەش لەگەڵتایە ژنەکەم لەگەڵ ژنەکەش لێرەیە بەڵێ بەڕووداوەکانم زانی ئەوانەی لە لای ئێوە ڕوویاندا لە یەرمووک و لە شام خوا یارمەتیتان بات خۆ پشتیوانتان بێ خوا سەلامەتێکە ئیشەڵڵا هەورێکە و دوورەکەوێتەوە لێت ئینشاءڵڵا کاگالی لە ڕاستیە لەوانەیە تۆ پێشبێنی بکەی ئەمە بەرنمەیەکی تایبەت بە پێشبڕکێ بێدیان کۆمەکی دابش بەڵێ کێم لێنەگە باتەوە یان شتێکی لۆ جوڵە پێم بڵێت تۆ زانیاریەکانە باشن ینی ئەگەر بەشداری بەرنمەیەکی پێشبڕکێ بکەی زانیاری باشە هەیە ینی خراپ ینی پەکە ناکێ نەخێر ئیشەڵا پەکە ناکەیە ئینشاءڵڵا نەخێر ئەمە بەرنامەی پێشبڕکێ نیە ئەمە بەرنمەیەکی مرۆڤایەتە نەرید وایە من کەسەکە بانگێش ناکەم بەڵکو کەسێک داوام لێکات کەوا کەسەکەی تر بانگێش بکەم بۆ ئەوەی بێت ئێدی ئەبێتە سوپرایز بۆ کەسەکەی تر ئێمە شەوڵە دەین بزانین چی لە نێوانیانە هەیە و ئەو شتانە ئەتەوێ بزانین کێ بانگێشتی کردووی کێ حەزەکەی بزانی بەڵێ حەزەکە بزانی توانی بڵێ نامێ بزانم و نا نەخێر ئەمێ بزانم ئەتەوێ بزانی کەواتە سەیری ئەو شاشی ئەوێ بکە پێشبینیتە کرد بە قۆڵی دیقەتی وایە وایە بۆچی هێندە دیقەتیت پێشبینیم ناکرد بەڵێ لەگەڵ ئەو ناکۆکن ناکۆکین بەڵێ ئەم بەرنمەیە ناوی بەخشەر چاکەکارە خات و نەسیبەی پورێ تەواوی چیرۆکەکەی بۆ باسکردم بێگومان لەو ڕوانگەیەوە بۆی باسکردم کەوا ئەو پەشیمانە و خەمبارە هاتووە بۆ ئەم بەرنمەیە بۆ ئەوەی دڵی خۆی بەتاڵ بکات بەڵام پێش ئەوەی بەڵێ بدوێ نامەیەکی بۆ نابدویت ئەمێ بۆ بخوێنمەوە شوێنێکمان بکەنەوە بێزەحمەت پێتەڵێ پێتەڵێ خوشکەزا خۆشەویستەکەم عالی ئەحواڵە چۆنە ئازیزەکەی پورێ ئەزانم لێم توو ڕێیت و تەنانەت ناتەوێ سەیریشم بکەیت بەڵام عەلی گیان ئەگەر هەرچیەک بکەیت و هەر چەند ڕۆژگار و هەڵوێستەکان لێکمان جیا بکاتەوە ئەوە تۆ خوشکەزای منیت و منیش وەکو دایکتم عەلی گیان من تەمەنم بچووک نییە بۆ ئەوەی بێم و لەم بەرنمەیە و لە بەرچاوی خەڵک داوای لێبوردن بکەم بەڵام لە هەمان کاتدا هەستەکەم هەڵام دەرحەق بە تۆ کرد نەدەبوو ئەوەی بەرامبەر تۆ کردم بیکەم و ڕێت پێدەم بڕۆیتە دەرەوەی ماڵی پورت بە هەر حاڵ عەلی گیان من ئەمڕۆ هاتووم بۆ ئێرە بۆ بەرنامەی بەخشەر چاکەکارە بۆ ئەوەی داوا لێ بکەم با ئەوەی ڕابردوو لەبیر بکەین و تەنها ئەوەت لەبیر بێ کەوا ئێمە یەک خێزانین و ئێمە لە تاراوگەین و پێویستە بزانی هەر یەک لە ئێمە کەسمان نییە تەنها ئەوەی ترمان نەبێ
جا لەبەر ئەوە داوات لێ دەکەم بگەڕێیتەوە بۆ ماڵی گەورە و لێم خۆش بیت و چونکە بەخشەریش چاکە کارە. ئەدەی قسە بکە ئێستا تۆ لێرە ئامادەی. ئێمە لەگەڵ یەکترین. ئەوەی لە دڵتە دەریکە. پورت درک بە هەڵەکەی خۆیە کات. من پرسیارم لێ کرد چۆن دڵە هات بەخۆی و دوو مناڵەکەەوە ماڵەکە جێبێڵێت وتی هەڵەیەک بوو. من پارەم نەبوو بیەم. ئەویش منی لە شوقەکە دەرکرد. بڵێ. کەچی کە لە سووریا بووین من پارەم پێیان دوکانێکی موبایلم هەبوو موبایلمەیانێ و باڵانسمەیانێ و ئیتر ئالۆ بابەتانە. بڵێ. کاتی نێرە منیشم ناکرد. بڵێ. ئاسایی من پارەم پێ نەبوو بۆیە ئەویش دەری کردم لە شوقەکە. باشە. ئیتر ناکۆشی دواتر پرسیاری ئەوە نەکرد. ئەو دەری کردم. ئیتر چۆن پرسیاری بۆ بکەم؟ ئەی نەدوت ئەو ژنێکی بەتەمەنە بەتەنایە کوڕەکەی مرد منداڵە تەمەنی 14 ساڵە لەوانەیە شتێکی بەسەر بێت لەوانەیە پێویستی بە شتێک بێت تۆ بۆ شێوەیە بیر نەکردەوە؟ نەخێر ئەو منی دەرکرد و ئەزانم پرسیاری منی نەکرد. ئەو شتا زانم دەری کردی. ینی من سەرزەنشتم کرد بەڵام ئەو وەڵامی خۆی هەبوو ئادەی پێ بڵێ بۆچی دەرێ کرد فەرموو. لەبەر بارودۆخی مادی و معنەوی و دەرونی و هەموو ئەمانە دەرونی گرنگترین شت دەرونیەکێ. خۆشتی قسەی بۆ بکەی ئەمە نامەکەمان بۆی خوێندەوە بەڵام تۆ ئەگەر شتێکی تر هەیە تەوێ پێی بڵێ ئەوە تا ئەو لێرەیە پێی بڵێ فەرموو قسەی لەگەڵا بکە. تەنها ئەمەیە لێم خۆش بێ و بینەوە یەک خێزان و ببنەوە یەک خێزان. یەک خێزان بڵێ تەنها ئەومەوە لێ کێ ناڵێ ئەم جارە شیان دەریەکەی نەخێر جارێکی دەری ناکەم. یان نێتەوێ کرێ شوقەکە بات یان چۆن؟ نا هەرەوەزیەکەین هەرەوەزیەکەن. هەرەوەزیەکەین بەڵێ. ئێستا تۆ لە کوێنی تەجێی؟ ئێستا من لە ئۆکتۆبەرم. بەڵام خانووت هەیە؟ بەڵێ ئیشم کرد و خانوویەکم بەکرێنچینی. بەڵێ بەڵام پێشتر نەبوو. ئێستا کرێنچینی؟ پێویست بوو کەمێک بەرگەم بگرێت تا ئەو کاتی کە ئێستا گوزەرانم باشە. گوزەرانێ باشە. بۆ پێی ناڵێ تۆوەر لەگەڵ مامژی ڕات چییە؟ باشە ئێستا هات و داوای لێبوردنی لێکردی و داوای لێکردی لی خۆش بیت. پێیوتی ئەگەر حەزەکەی بگەڕێرەوە بۆ ماڵەوە ئەو ئامادەیە بتگەڕێنێتەوە. ئاخر ئێستا پارەی کرێمێ بیەم ینی لە بنەڕەتەوە شوازەکەی و هەڵە بوو. بەڵێ بێگومان هەڵە بوو. بەڵام ئێستا پارەم هەڵەکەی خۆیانێت. ینی کە پارەم نەبوو قوبوڵ ناکردم بەڵام کە پارەم هەیە توی قسەم لەگەڵاکەیتەوە. بەڵام بەڕای من ئەوە هۆکارەکە نییە. بەڕای من هۆکارەکە زیاتر سۆزداریە وانە خاتون نسیبە؟ بەڵێ چونکە بارودۆخی دەرونی ئەم زۆر خراپ بوو باش نەبوو. بەڵام ئێستا هۆکارەکە ئەوە نییە کە بۆتە خاوەن پارە. خێر پەیوەندی بە پارە. تۆڵی هۆکارەکە سۆزداری ئێستا تۆ بیری ئەوە کەیت وایە؟ دوای 2 ساڵ بێگومان کوڕی خۆم و کوڕی خوشکم یەکن. کورت و کوڕی خوشکت یەکن وەکو کوڕی خۆتە وەکو کوڕی خۆتە. بێگومان ئەو کوڕی منە. ڕات چییە؟ ینی زۆر کاری تێکردم کە بە خۆم و ژنەکەم و دوو مناڵی بچووکەوە هاتبووین لە سووریاوە هیلاک بووین بەدەست جەنگی سووریاوە. بەڵێ بێگومان بەڵام کەچی دەری کردین ئێستا ئیمڕۆ کەبیرەکەینەوە ئەمە بوو بە ڕابرد و تەواو وایە بەڵام سوێکەی لە دڵە مێنێ بەخوا سوێکە مێنێ ئەی لەبەر چیان بەرنامەیە ناوی بەخشەر چاکەکە بەڵێ کاری ئێمە ئەوەیە خێزانەکان بە یەکتر شادکەینەوە کاکە گیان آخر من زۆر ئازارم چش کاتی ئەو دەری کردم شوێنە نەبوو من لە خۆی کرێ تر هەر ڕۆژە و لای کەسێکە خەوت بێگومان ئازارە چەشت وەک لە سووریا و لە لوبنان ئەڵێن پەراگەندە بەڵێ ئێستا کە پارەم هەیە توی ئاشتم کەیتەوە لەبەرەوە ئاشتە ناکاتەوە چونکە پارە هەیە آخر ئێستا باردۆخی من جیاوازە باشە ئەتوانی نەگەڕێتەوە لای ئەو ئەتوانی نەگەڕێتەوە لای ئەو بەڵام ئەو داوا کات لەگەڵ ئاش بێتەوە لی خۆش بیت و پێتەڵێت تەواوی تر با پەیوەندیەکەمان وەکو پێشتری لێبێتەوە مەرج نییە دووبار لەگەڵ ئەو نیشتە جێبیتەوە تۆ لە خانووی خۆتا دانیشتوێت و کڕی خۆتەیت و تەواوی تۆ دەستە بەرێ شتاکەی مەبەستە چییە دەستە بەرەوەکەی خۆ ئەو لە ماڵەکەی تۆ دانەنیشتووە ئەگەر هەماشتی لەگەڵم دووبارە کردەوە نەخێر تۆ گوێت لێ بوو چیم وت پێکەوە کرێکە بین بەنیوی کرێکە بین نا ئەوەی منێڵێم تۆ ناچار نیت گەڕێتەوە بۆ شوقەکەی ئەو هاتووە داوای لێخۆشبوونە لێکات جا ئەگەر تۆ حەزە کرد بڕۆی لای ئەو نیشتە چێبیت بگەڕێرەوە بەڵام ئەو داوا ناکات مەرجدا نانێ لەگەڵ ئاش بیتەوە بۆ ئەوەی بگەڕێتەوە شوقەکەی نەخێر بەڵکو پێتەڵێ لێم خۆش بە و داوای لێبوردنی لێ دەکەم و ئەگەر حەزی شێکە بگەڕێرەوە بۆ شوقەکە ناتوێ بگەڕێتەوە لای ئەو نەخێر ناتوێت لەگەڵی ئاش بیتەوە ئەو خوشکی دایکتە ئەو زۆر خراپی لەگەڵ کرد بەڵێ ئازاری زۆری پێچەشتم وایە بەڵام مرۆڤ پێ نانێ بە سەبرینەکان ینی ئەزانی کارەساتی لەوە گەورەتر هەیە
کێشەی لەوە گەورەتر هەیە. آخر ئێمە لە کۆستێکەوە بۆ کۆستێکی تر ڕۆشتین لای لە نەهامەتێک و نەهامەتێکی تر بەبراورد لەگەڵ ئەو نەهامەتیانەی لە سووریا و وڵاتانی تری جیهانی عەرەبییان بینین توخوا ئەوە چ نەهامەتیەکە؟ چەندین جار دایک لەگەڵ کوڕەکەی ناکۆکە بێ باوک لەگەڵ کوڕەکەی ناکۆکە بێ چیرۆکی زۆرمان بەسەرا تێپەڕیوە. آخر ناکۆکیەکە درێژەی کێشا پرسیاری منی نەکرد. آخر پورە وتی مۆبایلەکەی لێ دزرا هەوڵی یا بە تۆ بگات بەڵام نەیتوانی نەیەزانی لەکوێیت تۆش پرسیاری ئەویش ناکرد. گەلۆ زیاتر کەسی ترم نییە. تۆ پرسیاری ئەوە کرد؟ من نەخێر. باشە ئەی چۆن؟ ئەوش پرسیاری منی باشە ناکرد. کێ پرسیاری ئەوی ترەکات؟ ئەی نەرید وانە بچووک پرسیاری گەورە بکات؟ بەڵێ بە بەڵام تایبەتی کە ئەو ئافرەتە و بەتەنیایە لە وڵاتەیە. آخر ئەو مناڵەکانی دەرکرد مناڵەکان لەسەر بچوو سرم تیەگەم بەڵام ئەو شتەی ئەمەوێ پێو بڵێم ئەوەیە ئەبێ زاڵ بیت بەسەر ڕق و تووڕێی ئەتوانی زاڵ بیت بەسەر ئەو شتانەیە یان ناکاکە پێم بڵێ بەخوا ئێستانە ها لەم کاتی ئێستا نەخێر ینی هێشتا سەر نەبوومەتەوە. هێشتا سارد نەبوویتەوە ینی مەسەلەکە 10 ساڵی تریەوێ چیە زانێت تا ساڵێک یان 2 ساڵی تر چیە بێت چی بەسەر تۆ دێت چی بەسەر ئەو دێت چی بەسەر ئێمە دێت تەمەمە دەست خوایە کێ زانێت ئادی تۆش قسەیشی بۆ بکەیانی تەنها بێدەنگی و من قسەی بۆ ئەەکەم تۆ هاتی و هاناو هێنا بۆ ئەم بەرنامەیە بۆ ئەوەی ئاشتی بکەیتەوە و داوای لێبوردن و لێخۆشببوونی لێ بکەیت تۆش قسە بکە داوای لە یەکەم لێم خۆش بێ و ببینەوە یەک خێزان بەس لەبەر ئەوە ناکە شقۆ و پارەی نییە تەنها لەبەر ئەوەی وەکو کوڕمە خۆم عالیم بەخێو کردووە هەموو مرۆڤی ئەڵاکە ڕەنگە من هەڵم کردوێ کە دەرم کرد بەڵام ئەو نازانێ چی لێ ناخما بوو باری دەرونیم تاو نەبوو نەیزانی بارودۆخم چۆنە ئیتر دەرم کرد و هەڵم کرد دەرم کرد ئێستاش داوای لە یەکەم لێم خۆش بێ و هیچی تر ئەو وەکو کوڕم وایە گوێت لێبوو بەڵێ هیچ گرنگیەکی لای تۆ نییە ئیتر پورت گرنگی هەیە بەڵام مانای چیە گرنگی ئێمە لە تاراوگەوە هاتبووین لە ماڵەکەی دەرم کات و بەژن و ماڵ و کاکە مناڵەوە. سەرچاو و سەرسەرم بەڵام هەڵی کردەوە تاژ نەکاڵێ هەڵم کرد یانی تۆ هەڵە ناکەی هەڵت بەرامبەر کەس نەکرد هەموو کەسێک گەڵاکە ئێمە مرۆڤین هەڵی کرد بە سزمانە بەو تەمەنەوە هاتووە ئەڵێ هەڵم کرد لێم خۆش بە لە کۆتاییە بڕیار لای تۆیە ئەگەر لی خۆش بیت پەردەلا دەدەین و سڵاوی لێ دەکەیت و تەوقەی لەگەڵەکەیت و ئەبنەوە یەک خێزان و سبەی لەگەڵ مناڵەکانە سەردانیەکەیت و مناڵەکانە ببینێت چونکە ئەڵێ تۆ وەکو کوڕی ئەو وایت ئەگەر وەکو کوڕی ئەو بیت کەواتە تامەزرۆیە چاوی بە مناڵەکانە بکەوێت ئیتر ئەو شتت پێخۆشە ئەمە دەرفەتێکە لەم بەرنمەیە بۆ دڕەخساوە ئەمڕۆ دەرفەتێکە بۆ تۆ ئەجینا هەر یەک لە ئێوە چۆن هات ئاواشەگەرێتەوە ماڵەکەی خۆی و هەر یەکە و خەریکی ژیانی خۆیە بێ لەوانەیە جاری کلیش چاو پێی نەکەوێتەوە ئەویش چای بە تۆ نەکەوێتەوە تەواو یان چی تەواو پەردەکە لایەن لێ خۆش بوویت لێ خۆش پێ بڵێ بەخشە چاکەکارە بەخشە چاکەکارە وەرە عەلی هەمومان هەڵە دەکەین هەمومان هەڵە دەکەین ئیدی سپاس بۆ خوای گەورە ئێستا دایکە دڵخۆشە بۆ ئەمە چونکە خوشکێتی و خوشکەکان سۆزیان بۆ یەکتر هەیە دەی سەرکەوتوو بن ئیشەڵڵا ئامین سپاس بۆ تۆ نەسیبە خان سپاس بۆ تۆ کاکە عەلی فەرموو ینی هەندێک جار مرۆڤ هەرچەندە توند و تووڕە و بەقیم بێت بەڵام لە دڵیا سوچێکەیە چاکەی تایە چاکەی زۆر باش هەموو چیرۆکەکانی بەخشەر چاکەکارە ئاوە تا چیرۆشێکی تر لە بەخشەر چاکەکارە لەگەڵ